جیهان و کۆمەڵگەی مرۆڤایەتی لە ژمارەیەک وڵاتی زۆر پێک دێت کە هەر یەکەیان و بە جۆرێک کاروباری ناوخۆ و پەیوەندیە دەرەکی و ئابووری و سیاسەکانی ڕێکخستووە. بە درێژایی مێژوو و گۆڕانکاری لە جۆری بەڕێوەبردن و فەرمانڕەوایی وڵاتان داهاتۆتە ئاراوە و لە ئەنجامی کۆمەڵێک کێشە و گرفت لە هەر وڵات و ناوچەیەک سیستمێک بۆ چۆنیەتی فەرمانڕەوایی و بەڕێوەبردنی وڵاتان دانراوە و کاری پێدەکرێت. سیستمی دەوڵەتان بە چەند جۆرێکی کەم پۆلێن دەکرێت کە لە 4 جۆر تێناپەڕێت. ئەوانیش سیستمی پادشایی و کۆماری و پەرلەمانی و تێکەڵاوی پەرلەمانی و کۆماریە. زۆر سادە دەتوانرێت خەسڵەتی هەر یەکێک لەم سیستمە بەڕێوەبەریانەی دەوڵەتان بناسرێنەوە. لە سیستمە پادشاییەکاندا کەسێک پادشایە و وڵات بەڕێوە دەبات و پادشاکان هەڵبژاردنیان بۆ ئەنجام نادرێت، بەڵکو لە ڕێگەی پشتاوپشتەوە دەسەڵات دەگرنە دەست. هەرچی جۆرەکانی ترە لە ڕێگەی دیموکراسی و دەسەڵاتی مەدەنی و سەردەمیانەوەیە حکم دەگرنە دەست، لە شوێنی خۆیان نامێننەوە. پێوەرێک لە دەرەوەی پێوەرە مەدەنیەکان ناتوانێت دەستوەردان بکات لە پێدانی دەسەڵاتەکانیان. بەڵام پادشاکان ئێستا لە جیهاندا دوو جۆرن. جۆرێکیان پادشای فەخری یان سیمبولین، لە ڕاستیدا دەسەڵاتی مەدەنی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی جێبەجێکردنیان لایە و سیاسەتی وڵاتەکەدا دەڕێژن و بەڕێوەی دەبن وەک وڵاتانی پادشایی لە جیهانی یەکەم بە تایبەت وڵاتانی ئەوروپا. جۆرێکی تر لە وڵاتانی دواکەوتوو بوونی هەیە لە خۆرهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئەفریقا. بەشێک لە هۆز و خێڵە دواکەوتەکانی ناودارستانەکان ئەوانیش لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندن و میدیا و دۆکۆمنتەکانەوە ئاگاداریانین و زانیاریمان لەبارەیانەوە هەیە. ئەی لە کوردستان چی دەگوزارێت و سیستمەکە چۆنە؟ لە کوردستان بە شێوەی بیناکردن و مەرەکەبی سەرکاغاز دەسەڵاتەکە مەدەنیە و پێوەرەکانی دیموکراسی وڵات بەڕێوە دەبن. هەڵبژاردن ئەنجام دەدرێت و دەسەڵاتەکانیش دابەش کراوە. لە ڕووە ڕاستیەکەشی بە شێوەیەکە بنەماڵەکان دەسەڵاتەکانیان دابەش کردووە. لە بەرژەوەندی خۆیان هەڵبژاردن و پرۆسە دیموکراسیەکانیان بە شێوازێک ڕێچکەی کردووە کە هەروەک پادشایی دەسەڵاتەکان بڕواتەوە دەستی خۆیان و زۆرینەی خەڵکی ناو حیزبەکانیش بە شێوەیەک ڕام کراوە ئاویان لە ئاشی ئەوان بچێتەوە. دەرکەوتەکانیش هەر ئەومان پێدەڵێن ئەگەر بۆیان بچێتە سەر ئەوە ڕۆژێک دێت کوردستان دەبێتە دەسەڵاتێکی پادشایی و بە شێوەی پشتاوپشت دەسەڵات دەستا و دەست دەکات. لە بۆنە و ئاهەنگە فەرمیەکان کوڕەکان لە دوای باوکە دەسەڵاتدارەکانەوە دەردەکەون. کورسیەکانیان لە پێش کورسی دەسەڵاتدارەکانی ناو وەزارەت و ئەکادیمیا و حیزبەکانەوە دانراوە. وەکەوەی لێی دەخوێنرێتەوە. ڕاهێنانێکی دووجەمسەریە. یەکیشان ئەوەیە وەزیر و پەرلەمانتار و ئەندامانی باڵای حیزبەکان ڕابهێنن لە دوای کوڕەکانیانەوە بن و بە هاوڵاتیان بوترێت لە داهاتوودا ئێوە دەبنە بەردەستی کوڕوونەوەکانمان و لە ئێستاوە ئامادەی ئەو دۆخە بن. جەمسەرێکی تریش ئەوەیە کوڕەکان ڕابهێنن هەرچەندە پۆست و پلە و تەمەنیشیان لە پاش خەڵکی ترەوە بێت مادام لە گۆشت و خوێنی خێزانی دەسەڵاتن ئەوە لە پێشەوە. کاتێک ئێوە قسەتان هەیە دەبێت خەڵک گوێتان لێ بگرێت و کاتێک ئێوە هەن دەبێت خەڵک لە ڕیزی دواوەی ئێوەدا بنیشێت. یاسایی و ئیداریەکان دەبنەوە پاشکۆی کەسەکانی ناو بنەماڵەکان. سەرنجامیش دیارە ئاوی ئەم چەمە لە کام ئاش باراشی کێی پێ ئەهاڕدرێت.